سڵاو هاوڕێیان بەخێر بن بۆ ڤیددیوەکی تازە تابان لەو ڤیددیوە تۆزێک جیاوازتر باسی فیلمشتیوان ناکەم بەس باسی شەریکە یاهوو دەکەم خواستم بۆ جیلیمە تۆزێک جیاوازە لە بەرەوەی ئەمە فترەی زۆری بیدایەتی ژیانی ئینتەرنێتمان لە بیدایەت لە یاهوو سەرفکرد یاهوو ماسنجەر و هەموو خزمەت گوزارەکانی یاهوو طبعاان زۆربمان لەوانەیە پرسیارەمان هەبێ ئێستا شەریکی یاهوو لە چ ئاستێکدا لە چاو ئەو هەموو پێشکەوتنە زانستی کە لە دنیا هەیە طبعاان یەک معلوماتی بەسیتتان پێ بڵێم یەک زانیاری بەسیت شەریکەی یاهوو چانسی هەبووە شەریکەی گوگل بکردەوە شەریکی فیسبوک بکردەوە بەس نەیکڕیتەوە و ئێستاش دەبینم بۆ خۆتان یاهوو چۆن بوو ئێستا چی بەسەراتیە بۆ ئەگەر حەز لێ ئەو زانیارانە بە تەواتی بزانی بۆی بینەری ڤیددیوەکە بە تا کۆتایی ڤیددیوەکە من ئەمڕۆ بە تەفاسیل زیاتر باسی ئەوی دەکەم کە کۆمپانیا یاهوو لە چی گەیشتە چی طبعاً ساڵی 1994 دوو برادر بە ناوی جێری یۆنگ و لەگە دەیڤید فیلا هەڵدەستن بە دانانی ئەو بیرۆکەی کۆمپانیا یاهوو طبعاً بیرۆکەی کۆمپانیا یاهوو تۆزێک بۆ ئەو کات جیاواز بوو لەبەر ئەوەی کاتی خۆی ئەگەر بتویست بە لە دوای وبسایتێک بگەڕێ هیچ اختیارێک نەبوو ینی هیچ شتێک نەبوو بۆیە و بتانی ئەو وبسایتە بدۆزیتەوە کە بە دوای دەگەڕێت طبعاان بیرۆکەی وبسایتی یاهوو وەک بیرۆکەی فەهرسە بوو ئەوی کاتی خۆی جیلە کۆنەکان لەوانەیە بزانن لە ماڵەکان هەبوو کە ڕقم تەلەفۆنی ماڵان هەبوو فەهرستی بوو هەڵە دەداوە دەفتەرێکی گەورە بوو کتابک بوو بە حرف ABCD ئەجا بە کوردی و عەرەبی ئەو کار حەسب زمان نازانم ناوی هەموو ئەو شخصانەی تێدا بوو کە ناویان تەزیلە لەو فەرسە و زایدەن شوێنە ئەساسەکان ئوتێل و مەطعەم و خەستەخانە و ئۆشتانە ڕقم تەلەفۆنەکانی تێدا بوو طبعاان بیرۆکەی کۆمپانیا یاهوو لەو بیرۆکەی هاتبوو کە تۆ بچی لە ناو وبسایتی یاهوو بگەڕێی بە دوای وبسایتی تر کە هیچ معلوماتێکرد نییە لەسەری طبعاانەوە بیرۆکەی بۆ ئەو کا زۆر زۆستەی تازە و ینی شۆژ جێرانە بوو وەک بڵێن وزائیدەن هەر دوای ئەوش کۆمپانیا و هەسا بوو دانانی ئەو بیرۆکەیە کە پێی دەڵێن بانەری ڕکلام طبعاان زۆر بەمان وبسایتی دەستی دووە وبسایتانەمان دیتی ئەوانەیە خاستن بە تایبەتە بە سینەمای فلیمەکان و سینەما و شتیوایی بە کوردی لەسەرەوە مەسەلەن بەشێکی زۆر نووسراوە ڕکلامە بۆ شەریکەیەکی دیاریکراویان بۆ پرۆدەکتێکی دیاریکراوە بۆ شتێک طبعاان ئەوان یەکەمین جار ئەو بیرۆکەیاندانە ئی بانەر خەڵک دە زۆر کلامی دەکرد لە ناو وبسایتی یاهوو بۆ ئەوی خەڵک مقابل ئەو بەرامبەر ئەو ڕکلامە پرۆدەکتەکەیان کۆمپانیاکێ بەناوبانگ بێ دوای ئەوە ساڵی 1994 کە ئەو کۆمپانیان دامەزران دەبێتە ساڵی 1990 دوو گەنج بە ناوی لاری پێج و سێرجی برین کە ئەوانە دامەزرێنی شەریکەی و گوگڵن دەستنە لای شەریکەی یاهوو کۆمپانیای یاهوو وبسایتی یاهوو دەڵێن ئێمە محرکێکی بە حسمان دروست کرد و ئەلگۆریتمەکی تازە سریعتر و دقیقتر خێراتر و ینی دقیقتر لە چاو ئی کۆمپانیای یاهوو طبعاان ئەگەر لێمان بکردنەوە بە $1 میلیۆن طبعاان کۆمپانیای یاهوو دەڵێ من پێویستم پێ نیە بۆ بیکردمەوە نایکڕێتەوە و هەموو بیرۆکەکەش لەوەی کە نایکڕێتەوە لەبەرەوەی ئەو هەموو مێشکی لەسەر ئەو ڕکلامانە بوو کە لە ناو وبسایتی یاهووەیە ڕکلامەکانیش ئەتیماری لەسەرەوەی دەکرد زۆرترین کات ئەو کەسە بیبینی بۆیە هەموو بیرۆکەی وان ئەوە بوو کە زۆرترین خەڵک بۆ زۆرترین کات لە ناو وبسایتی یاهوو ببینێتەوە بۆ ئەوی زۆرترین ڕکلام ببینی بۆ ئەوی پارە بۆ کۆمپانیای یاهوو زیاتر بێ طبعاان دەبێتە ساڵی 1998 کۆمپانیای گوگل دادەمەزرێ ئەو واستەی ئەم دوو گەنجە ئەو وبسایتە لان دەکەن ئەو 1990 عفو ئەو وبسایتی گوگل دادەمەزرێ دوای ئەوە کۆمپانیای یاهوو هەڵدەستێ بە دروستکردنی ئێستا کێشەی بۆ دروست بۆ لەبەرەوەی دێبی زۆرترین کات خەڵک لە ناو وبسایتی یاهوو ببینێتەوە بۆ ئەوی زۆرترین ڕکلامەکە وەکوتم ببینرێ بۆی پارەی زیاتر دەستکەوێت کۆمپانیای یاهوو و دوای ئەوەی کە منافسی بۆ پیا بووە و ڕکابی بۆ پیا بوو وەکو کۆمپانیای گوگل کە محرکی بەحسەکەی سریعتر و دقیقتر و مەزبوطترە هەڵسا چی کرد بۆ ئەو فکرە و کات چۆن خەڵک هاندا بۆی زۆترین کار لە ناو وبسایتی یاهوو ببینێتەوە هەڵسات بە دروستکردنی کۆنتنتی مەسەلەن لەسەر ئەخبار و لەسەر هەواڵەکان و لەسەر وەرزش و لەسەر زۆر سینەما و زۆر شتیتر ئەوانەی کە کاتی خۆی یاهویان بەکارینە لەوانەیە زانیارن هەبوو کاتی خۆی یاهوو موڤیزە بوو یاهوو نیوزە بوو یاهوو
سپۆرتە بوو ئەوانە زۆر زانیاری تێرابوو یەک لەوانە یا هەموویز ئەم بیرمە زۆر کاتی خۆی بەکارم بێنا بۆ چەندین زانیاری لەسەر بۆکس ئۆفیس و لەسەر فیلم و سینەما کە لەناو وێبسایتی یاهوو هەبوو. دوای ئەوە ئەزمەی ئیقتصادی دۆتکۆم ڕوودەداتن لە ئەمریکا کە زۆرترین شەریکاتی ئەلکترۆنی زەرەریان پێدەگەینێت تاوان دوای ئەوە کە ساڵی دوای ئەو ئەزمەی اقتصادیە کە نرخی کۆمپانیای یاهوو لە 125 میلیارد دلار و دەبێتە 10 میلیارد دلار زەرێکی زۆر تووشی ئەم شەریکانە دەبێن هەڵدەستن بە مدیری گۆڕینی مدیری کۆمپانیاکە ئەو کات مدیری کۆمپانیای وێرنە برۆز دەینن سینێما وەلەو کابراایەکە دوورە لەو مەجای تەکنۆلۆژیا و وێبسایت شتیوە بەس وەک کابراایکی ئیداری و عملی بۆ ئەو کات ویستێتی وتی ئەو کات من چ شتێک باشە ئەو ساڵی 2023 بۆ ئەوی ئێمە بتوانین نافسێ گوگل بکەین یان دەبی گوگل بکڕینەوە یان شتێک دروستکەین محرکی بەحث نزیک بێ لە گوگل طبعاان ساڵی 2023 دەسن دووبارە خۆیان داوا لە گوگل دەکەن کۆمپانیای گوگل بکردنەوە بە 3 میلیارد دلار تەسەورکە لە خلالی 6 ساڵی لە ماوەی 6 ساڵی لە 1 میلیۆن دلار بۆ 3 میلیارد دلار ئەو کات کۆمپانی گوگل دەڵێ من نایفرۆشم ببوورە ئەو کۆمپانیە ئیتر ئەوانی دەڵێن نایفرۆشی تا ئێمەش نامانوێت تاوان هەندێک قسە هەیە دەڵێن ئەگەر کۆمپانیای یاهوو کرد با 5 میلیارد دلار لەوانەیە کۆمپانیای گوگل بفرۆشرابە دوای ئەوە کە 2023 کە کۆمپانیای یاهوو ناتوانانی کۆمپانیای گوگل بکری هەڵدەسێ بە کڕێنی چەند وێبسایتێکی تر مەسەرەن گۆتو.com ئینۆکتۆمی ئەوانە وێبسایتی محرکی بەحەز بوونی ئەو کات کە مەشهور بووینە و سەریان گران بۆ بەزە بەرە و ئەزمەی اقتصادی ساریان دابەزیوە دەچی دووبارە ئەو کۆمپانیانە دەکڕین طبعاان دوای ئەوە ساڵی 2005 کۆمپانیای علیبابە ئەوەی کە سەری ئێستا نزیکەی 400 میلیارد دلار 140 دەکڕیتن بە 1 میلیارد دلاری دوای ئەوە دەچی عرض دەکاتن کۆمپانیای فەیسبوک بکڕی لە 2006 بە 1 میلیارد دلار طبعاان مارک زوکربێرگ ڕازی نابی ڕەفزی دەداتە کۆمپانیای یاهوو دەڵێن ئەوەش دەڵێن قسە هەیە دەڵێن ئەگەر عرضەکەی کۆمپانیای یاهوو بگەیش با 1.1 میلیارد دلار ئەو کات مەجلیسی ئیدارەی کۆمپانیای فەیسبوک تەداخلی دەکرد مارک زوکربێرگی ئیجبار دەکرد کە ناچار بکات کە کۆمپانیای یاهوو یعنی کۆمپانیای فەیسبوک بفرۆشرێ بە کۆمپانیای یاهوو بە 1 میلیارد دلار طبعاان ئەو وەزع هەروە بەردەوام دەبێت ڕۆژ بە ڕۆژ یاهوو لە دابەزیندایە تا ساڵی 2010 کۆمپانیای مایکرۆسۆفت داوا دەکات کە کۆمپانیای یاهوو بکڕێتەوە بە 44 میلیارد دلار طبعاان یاهوو هەر لە خەونی کۆن دەژی و دەڵێ من یاهوو بوویمە و من یەکەمی دنیا بوو مەشتیوە ڕەفز دەکا کۆمپانیایەکە بفرۆشی خۆزگە ڕەفزیان نەکردبە طبعاان دوای ئەوە 2010 دوای چەند ساڵێک لە چەند هەوڵدانێک و شتێک بۆی بتوانن دووبارە ڕێکابەری لەگە گوگل بکەن بەس سوودی نیە لە بەرەوەی ئەو محرکێک کە گوگل بەکاردێنا ینی بە چەند ساڵی ڕووناکی زەوئی لە پێش یاهوو بێزگەلەوەی گوگل تۆزێک سیاسەتی فەرقیە بۆ هەڵسا یوتیوبی کڕێەوە زۆر شەریکاتی تر هەموو ڕابت کرد بە یەک پلاتفۆرم طبعاان نەیانتوانی منافسەی گوگل بکەن یاهوو تا ساڵی 2016 کۆمپانیای یاهوو دەفرۆشرێ بە کۆمپانیای ڤرایزۆنی ئەمریکی تەلەفۆنات و ئیتساڵات بە 4.2 میلیارد دلار لە خلالی 6 ساڵی لە 44 بۆ 4.2 میلیارد دلار طبعاان ئەوە تاریخی و مێژووی کۆمپانیای یاهووە کە چۆن لە چ ئاستێک بوو لە قیمە ڕۆژ بە ڕۆژ بەرەو دابەزین چوو طبعاان لەوانە پرسم بڵێن ئەو بەشانەی کە لە علیبابەی کڕی طبعاان علیبابە ئێستا سەری خەیاڵی 140 علیبابە هەبی ینی تقریبا صاحبی بەلای کەمی 200 میلیارد دلاری ئەویشە لە 2015 فرۆشتیان بە 8 میلیارد دلار ینی 120 ئەو 100 ینی 100 نیوەیان فرۆشت بۆ ڕقەمانە طبعاان مەزموعات چەند جارێک مدیری شەریکیان گۆڕی چەند مدیریەکیان گۆڕی بۆی بتوانن بهێننەوە سەر سکێ ڕاست نەیانتوانی طبعاەوەش کۆمپانیای یاهوو بۆ کەسانی کە زۆرترین یاریگاریان هەیە لەگەڵی ئەگەر حەستان کرد ئەو نوع ڤیددیویانە بزات لەسەر ژیانی و تاریخی و مێژووی شەریکات کە چۆن سەریان هەڵدا و چۆن بەرەو نەمان چوینە دروستی کەم
لە کۆمنت بۆم بنووسن و ئەگەر بەدڵە تکە لایکی بکەن چکە لایکەکە بەجددی ئیسفاری هەیە بۆ من وا لێرەکە کە ڤیددیوەکەم زۆرترین کەس بیبینی لە یوتیوب و سبسکرایبی چەناڵەکەش لە بیر مەکەن. سوپاس بۆ ئێوە.